بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بەڕێزان و خۆشەویستان، بینەران و بیسەرانی خۆشەویست، گەنج و لاوە بەڕێزەکان، لە وانەی هەشتەم دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئەویش سەبارەت بە بەو چەند ئاەتە پیرۆزەی کەوا لەوانەی پێشوو تەفسیرمان کرد لە ئاەتی ژمارە 30 هەتا 33 کە خوای گەورە سوبحانەه وتەعالا فەرمووی قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم. وبهمان شيء خوای گەورە ئەمر و فەرمانی کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمر بە ئافرەتان بکە، ئەوانیش چاوی خۆیان دابگرن و ئافرەتان جولک و پۆشاکی شەرعی لەبەر بکەن، هیچ بە هیچ شێوەیەک جوانی خۆیان بەدەر نەخەن، یعنی ئەوەی کەوا زەڕور و پێویست نییە، تەنها لە بۆ ئەو چەند کەسانی کە باسمان کرد جگە لە پیاوی خۆیان و ئەوانی ترکەوە وەکو باوچیان و برایان و برازایان و کچی کوڕی خوشتیان و هەتا کۆتایی ئەوانە کە یان منداڵانی زۆر بچووک یان ئەوانەی ناتەواون لە عەقڵ، ئەوانە دەکرێتن ئافرەت هەندێک لە قەلبی خۆی بەدەربێخی وەکو قۆڵ و باسک و لاق و ئەوانە. و لە دوایی دەخوای گەورە ئەمر و فەرمانی کردکەوە هەر کەسێک هەر ئافرەتێک کەوا بێ پیاوە کە پیاوی نمایە سەرپەرشتیار و وەلیەکانیان بە شویان بدەنەوە، ڕایان نەگرن وهانی هەموو گەنجێکی دا ئەگەر ئەو کەسە عەبد و بەندەش بی هەوڵ بدا لۆ خۆی ئازاد کە لۆ ئەوەی کە بتوانیتن هاوسەرگیری بکە و ژن بینیتن لۆی پاک بن بە دوور بن لە هەموو داوێن پیس و کردارێکی خراپ. هەروەکو خوای گەورە سوبحانەه وتەعالا نەهی کرد لەوەی کەوا بە هیچ شێوەیەک دروست نییە ئەو ئافرەتە کەنیزەکانەی کەوا جاریەنە بە زۆری کردداری خراپیان پێ بکرێ، داوێن پیسیان پێ بکرێتن، ئەوە شتێکی زۆر گوناح و تاوانێکی گەورەیە و ئەوانەی کە ئەگەر ئەو کارەشیان پێکرا تەوبەیان کرد خوای گەورە تەوبەیان لێ قبول دەکات. ئەوە بە کورت و پوختی سەبارەت بەوانەی پێشوو بوو. ئێستا دێینە سەر ئەو سوود و پند و ئامۆژگاریانەی کە لەو چەند ئاەتە پیرۆزە بەدەستمان دەکەی وەری دەگرین. خاڵی یەکەم شتێک لەو سوود و پندانە هۆکارەکانی هەست پێنجن: بینین، بیستن، بەرکەوتن، تابکردن، بۆنکردن. هەر هەمووی کاریگەری هەیە لە وروژانی ئارەزوبازی، بەڵام ئەوەی لە هەمویان کراوەترە چاوە، بۆیە تیشتی خراوەتە سەر. یعنی تەمەشا بکە، بینین شتێکە بەدەست ئینسانە کە کردتەوە هەموو شتێک دەبینی لە چادەوری خۆت، بەڵام دەستانی دای بخەی، بەڵام گوێ بیستن بەدەستو نییە، بەدەستو نییە. پێت خۆش بی پێت ناخۆش بی دەنگ هەدێ مەگەرەگەجێ خۆت شتێکی بێخێناوێ کە ئەوە زەحمەتە ناکرێتن. بەرکەوتن دەست لێدان ئەویش یەککە. زۆر جاریوەیە کە ئینسان تووشی زینا دەبی، سیرکردنە، لە دوو سیرکردن جێگرتن گۆرانی و بەسەر قەد و باڵای ئافرەتدا دەگۆترێت و یعنی ئەوە یەککە لەو هۆکارانەی کەوا بەریدی شەیطانە، بەریدی زینایە، هۆکارێکە لەوەی کە ئینسان بەڕاستی بکەوتە ناو کاری داوێن پیس و کردداری خراپ. لۆیە گۆرانی ناڕێک مۆسیقا لە شەریعەتی ئیسلام حەرام کراوە. و هەروەیە کەشتی بەرکەوتن، دەست لێدان، دەست لە ناو دەستی ئافرەت، ماچکردنی ئافرەت، نزیک بوونەوەی زۆر لە ئافرەت، ئەوە هۆکارێکە لەوەی ئێستا کە تووشی داوی پیسی بی. تامکردن ئەوی شتێکە مەسەن زۆر جاری لە خواردن، یعنی هەندێک لە خواردن هۆکارێک لەوەی کەوا غەریزەی جنسی ئینسان بەرز بیتەوە. ئێستا مەسەن حەب بەکاردێ، ئێستا شت بەکاردێ، لێ ئینسان هەتا بکرێ دەتانی خۆی لە هەندێک شت بە دوور بگری کە دەبێتە هۆکارێک لەوەی کەوا تووشی غەریزەی جنسیار بچێ. بۆنکردنیش تەواان یەکێکە لەوانەی کە ئینسان بەڕاستی تام و چێژمە ئینسان دەبەخشی. خاڵی دووەم بۆ پارێزگاری کەسایەتی تاک و کۆمەلگەی تەندروست و پاک شەریعەتی ئیسلام ئەو چەند شتەی لۆ ئێمەداناوە. یەکەم چاوداگرتی پیا و خۆداپۆشینی ئافرەت، یعنی بزانە ئەگەر ئێمە کۆمەلگەکمان هەبێ ئافرەتەکان هەمووی داپۆشراو بن، گەنجەکان و پیاوەکانیش تەمەشای ئافرەت نەکەن بە تەمەشاکردێکی خائینانە و ناپاچی. ئەو کۆمەلگەیەکی پاکە، زۆر ئارامە،
ئەو گەنجە مێشی مەشغول نییە بەوەی ئەو ئافتەی دەبیریتن هەموو مێشک و خەیاڵی خۆی بەولا دابدا ئەو ئافتە ئەومدا مەشغول نییە بە ساڵون و بە مکیاج و بە خۆڕازانەوە خوێندنی لەسەر دابنێ و کەسایەتی خۆی لەسەر دابنێتن. خاڵی دووەم هۆکاری دووەم لە خۆپارێزی تاک و کۆمەلگا چاوداگرتنی پیا و بەرامبەر ئافرەتانی خۆدانە پێشە. یعنی ئەگەر کۆمەلگەکمان هەبی وەکو کۆمەلگەی ئێستا ئافرەتەن هەموو یعنی زۆربەی زۆری ئافتەن بەشی هەرە زۆری خۆیان ڕازانتەوە خۆیان بە دەرخستە جوانی خۆیان بە دەرخستە بەڵام خۆ دەبی پیاویش مسلمان ئیماندار چاوی خۆی دابگری نابی چاوی خۆی بەڕەڵا بکە بەرامبەر ئەو شتە حەرامانە. هۆکاری سێم ئەویش چاودانەگرتنی پیا و لە ئەست ئافرەتانی خۆ داپۆشەر ئافرەتەکەی خۆی داپۆشیە بەڵام کەسێک هەر سەیری دەکا ئەوش حەرامە ئەوش هۆکارە لۆی کە مجتەمع و کۆمەلگە تێکچی لۆیە ڕاستە ئەو ئافتە داپۆشرایە بەڵام دەبی ئەتوو بەناوک نەتی شوێنی ئەو ئافتە بکەی و سەیری بکەیت. چوارەمین لە هۆکارەکان کە لە هەمووی خراترا کە بەڕاستی تاک بە هیلاک دەبا کۆمەلگە بە فەساد دەبا عائیلە هەڵدەوەشێنتەوە وەکو خۆرەیە لۆ ناو هەموو کۆمەلگەیەک هەر کۆمەلگەیەک بەڕاستی ئەوەی تێدا بوو بەداخەوە ئەو کۆمەلگەی بەرەو هەڵدێرە بەڵە وێرانیە ئەوی چیا چاودانەگرتنی پیاو بەرامبەر بە ئافرەت خۆدانە پۆشینی ئافرەتیش یعنی ئافرەتکە خۆی عەرز کردیە پیاوەکانیش هیچ هەز بە ڕقابەی خوا ناکە شەرم ناکە لە خوا لە خەڵقی خوا بە کەیفی خۆی کەتە ناو ئافرەتانە ئەوە بەڕاستی وێرانکاریەکی زۆر گەورەیە زۆر بەداخۆ بەڕاستی ئەوە تاقیکردنەوەیەکی زۆر گەورەیە لە بۆ پیاو کە خۆ ڕابگری بەرامبەر ئەو لێشاوی فەسادە و لۆ ئافرەت کاپتێک کە بتانی بەڕاستی بەجلکەشی پڕ لە حیا و حوشمەتەوە ژیان بسەبدا تعلیقی لێ دەدرێ قسەی پێدەگوترێ دەبی بەرگەی هەمووی بگری چکە لە پێناوی خوایە. ئەوە خاڵی دووەم بوو. خاڵی سێم لەو پند و سوودانەی لەو چەند ئاەتی پێشوو ئەو بڕیار و یاسایانە هەموو بۆ ڕێگریکردنە لە داوێن پیسی لۆچیا داوێن پیسیش لۆیە حەرام کرایە هەتا وەچە و نەوەی ئینسان لە ناو نەچیتن هەتا بزانێ ئینسان کە منداڵەکی بوو ئەو منداڵە ئەو پیاوەی ئەوش داچیتی چەند میهمە وایە لۆیە ئەو مرۆڤە کە بەڕێزترین دروستکراوی خوایە خوای گورە بۆ شێوێ ڕێزی لێ دەنێ ئەو هەموو شتەی لە پێناو حەرام دەکات ئەو هەموو شتەی لە بۆ ڕێگا جوان و باشەی لە بۆ دیاری دەکاتن. خاڵی چوارەم کاری داوێن پیسی کاریگەری خراپی بۆ هەر هەموو کۆمەلگە دەبێت یعنی کاتێک کە کەسێک داوێن پیسی دەکا ئەوە نیە بەس دوو کەس کردارێکی خراپیان کردیان یعنی سوبحان الله کو سەرەتان لە شوێنێکی ئینسان بی تەئسیر لە هەموو ئەندامی لەشەی ئەو ئینسانە دەکات وردە شوێنەکان دەخوات و لە ناوی دەبا بەو شێوەیە لۆیە ئەگەر دوو کەسانێک کە داوێن پیسی دەکەن هیچ عیلاجیان نییە مادام ئەو کەسە ژنی هەیە ئەو کەسە مێردی هەیە ئەو داوێن پیسی کردیا ئیلا دەبی کۆمەلگەیان لێ پاک بکرێتەوە چونکە کاریگەری لەسەر هەموو کۆمەلگە دەبیتن. خاڵی پێنجەم ئافرەتان هۆکاری سەرەکی و کاریگەری زۆر گەورەیان هەیە لەسەر تێکچوونی شیرازەی کۆمەلگا و هەروەها بەرەو هەڵدێر و بەرەو بەدڕەوشتی چووری خەڵک لۆی ئەگەر ئافتان پۆشتە و گران و سنجین و بن هیچ پیاوێک ناتوانانی بە چاوی خراپ سەیریان بکە لۆی ئافرەت کە خۆدا دەپۆشی دێتە ڕێزی پیاو ئافرەت ئەگە حیجاب بوو نیقاب و ڕێک و پێک بوو بابچی بخینی بابچی دەوامی خۆی بکە بەڵام بەو ڕێ و شوێنانەی کەوا شەریعەت دایدایە. خاڵی شەشەم خۆداپۆشینی ئافرەت لە فەرز و واجبە هەرە پێشینەکانی ئافرەتە یعنی بزانە زۆرێک لە عیبادەتەکان بەبێ خۆداپۆشین ناکرێ ئافرەت ئەگەر لەشی بە دەرەوە بی حتا قاتی بە دەرەوە بی بە قەدرایی یەک نینۆک عەوڕەتی بە دەرەوە بی کە عەوڕەتی ئافرەت بریتێ لە چەند هەموو لەشی ئیلا دەموچا و دەستی نەبی حتا قاتیشی عەوڕەتە هەمووی دەبی لاپۆش ئەو دە نوێژەکەی دروستە ئەو جە عومڕەکەی دروستە ئەو جە حەجەکەی دروستە بزانە کەواتە نوێژ دروست نییە بەبێ خۆداپۆشینی ئافرەت بەبێ حیجاب بەبێ ئەو پۆشاکە شەرعی کە هەیە کەواتە چیان گەورەترە نوێژیان خۆداپۆشینی ئافرەت خۆداپۆشینی ئافرەت
لبري نوێش کە نایکە حەقەکە لە بینی ئافرەت و خوا خوای گەورەش غەفوور ڕەحیمە بەڵام ئافرەتێک کە خۆی داناپۆشی یەکەم حەقی خوای پێشێل کردیا اینجا حەقی کۆمەلگەی پێشێل کردیا ئافرەتێک دێ وەکو بووک دێتە ناو خەڵکی هەزارەها گەنج بە فتنە دەبا هەموو ئەو گەنجانەی کە تووشی گوناح دەبن گوناحەکە لۆ چێیە لۆ ئەو ئافرەتەیە لێ کەواتە بەڕاستی حیجاب فەرزە واجبە پێویستە ئینسان دەبی زۆر ئاگادار بی پێشێلکردنی مافی خوا و مافی خەڵقانی خوایە خاڵی هەفتەم جوانی ئافرەت لە چاوەکانی و دەستەکانی دایە بۆیە ئەم دوو ئەندامەی دەبێت داپۆشرێت هەتا بکرێت یعنی بزانە کاتێک کە ئینسان دەستە داخوازی ئافرەتێک دەڵێ دوو شوێن پێویستە ئینسان سەیری بکە دەمو چاوی لەگەر ناولەپی ئەو دوو شوێنە لۆ دەم و چاو نیشانەی جوانی ئافرەتە ڕەنجی ئەو ئافرەتەی وەنیە ئەدی ناولەپ نیشانەی ئەو ئافرەتە زەعیفە لاوازە ڕەنجی گۆشتەکەی کووە کونیە یعنی بزانە پتەوی ئەو ئافرەتە لەوانە بەدەر دەکەی لەو چرچی و پیست و ئەوەکانی کە بەدەر ناکەوی لێ ئەو دوو شوێنە بە گرنگ وەرگیرایە خاڵی هەشتم شەرمگە و عەوڕەتی ئافرەت لە چەند ئاستێکە یعنی عەوڕەتی ئافرەت کە پێویستە داپۆشرێ چەند ئاستێکی هەمووی وەکو یەک نییە لە ناو نوێژ هەموو ئەندامەکانی لەشی ئافرەت عەوڕەتە لە چاو جگە لە چاو دەستەکانی نەبێت یعنی ئیلا دەمو چاوی لەگەڵ هەردوو دەستی دەبی بە دەرەوەی ئەگەنا لە ناو نوێژ دەبی حەتا قاتیشی داپۆشتێ ئەوە ئاستی یەکەم ئاستی دووەمی عەوڕەتی ئافرەت بۆ پیاوی بیانی هەموو لەشی عەوڕەتە جگە لە چاو دەستەکانی نەبێت وەکو نوێژ بۆ پیاوەکەی بۆ پیاوی خۆی دروستە هەموو لەشی خۆی نیشان بدات خاڵی نوێم ئافرەتی بە تەمەن و بە ساڵات و دروستە هەندێک لەشی وەک قۆڵ و باسک و شان و مل بە تایبەت لە کاتی ئیشوکاری ماڵەوەی یان بەرامبەر پیاوانی بە تەمەن و بە ساڵات و یان منداڵی بچووک یا ئافرەتانی بڕواداری هاوتای خۆی بەدەربێت مەسەن ئافرەتێکە عمری 70 ساڵە 80 ساڵە وەنیە ئەو ئافرەتی لێ ناوەشێتەوە احتیاجیە مەسەن جارێ قۆڵیەتە ئێرە بەدەردەکەوی مەسەن ئەوە وەرە و داپۆشی باشە بەڵام ئەگە بەدەرکەت خوای گەورە هەل لە سوورەتی نور والقواعد من النساء اللاتي كخواي باسيان دكا لدرسكان داهات باسي دكا ان شاء الله خالي دايم افرد خاوني ريزو شكو قوريتي وايا تاروش نكشي بيوست برنامج بو دار رجراوي سبحان الله يعني افرد هند قوري الاسلام خواي قوري باسي رويش نكي دكا حتى بفتنة دتي حتى او افرتا سوق رسوان نبي افرتك كدروا بقران وسنجيني زور بزواني دروا تنفرقي لقد افرتك بلند زولار دروا سرندي خلشي له خوي رادة شيء يعني سبحان الله يعني انت مشابك بيغنبري خوا صلى الله عليه وسلم فيش 1400 صال باسي افرتانك دكا كذا فرمي امن ديتيتم يعني لا بيشتر او زور افرتان نبونا كذا فرمي دفن نساء كاسيات عاريات مائلات مميلات مائلات او افرتاني كخي خلكان افرتي هاوشي وخويان لا دبن ادي مميلات او افرتاني كوا تدكن بلارو لنزدرون يعني كدروها بولا دروا لبري برين شتي بن لبردك دبردكا يا لو خون ما يشكدن برامبر بافرتان پیغمبری برامبر بپیاوان لوی پیغمبری خاص باسی او افرتان دکا لا يدخلن الجنة ناس بهشتي ولا يجدن ريحها بوني بهشتش داكا وإن ريحها لا يوجد من مسافة من مصيرة كذا وكذا حتى بوني بهشت لو اند صالة دروا كل الروايات دفمي حفصت صالة ري بوني بهشت بلان آن بوني بهشت ناكن خوابنا ممدو يا رب يا أصدا همين هاو سەرگیری مافی هەموو نێرومەیەکە ئەگەر بەندە و کەنیزەچیش بن پێویستە وەک مرۆڤ هەڵسو و کەوتیان لەگەڵدا بکرێت سەیدەکەی دەبێ ئەعفافی بکە پێویستە لەسەری یعنی داوێن پاچەکەی بپارێزی خاڵی دوازدەم هەموو تاوانێک بواری تەوبە و پەشیمانی هەیە چونکە ئەگەر دەرگای تەوبە و پەشیمانی نەبوایە تاوانباران زیاتر و زۆرتر ڕۆدەچوون لە گوناه و تاوان لێیە خوای گەورە لە ئاخیری ئەو دەسێ کەچی فەرموو ومن یکریههن هر کەسێک لەو ئافرەتانی کە بە زۆری داوێن پیسیان پێکراوە فإن الله من بعد إكراههن غفور رحيم يعني دەرگای تەوبە هەر کرایتەوە لۆ هەر کەسێک کە تەوبەی بکات ئێستا دەینا ڕوونکردنەوەی چەند بابەتێک
سەبارەت بەو چەند ئاەتە پیرۆزانەی پێشوو. خاڵی یەکەم بربەستەکانی بەردەم داوین پیسی واتە ئەو شتانەی ڕێگریمان لێ دەکەن ئێمە تووشی داوین پیسی دەبی چی یەک لەو شتانە چاو داگرتنا واتە کە چاو داگرتن سەر دەچێشی بۆ کاری داوین پیسی و کاری ڕیسپەڕی نامۆی وەک نێربازی و کاری بەد و ناشرین یعنی سوبحان الله بزانە سیرکردن نەزەرکردن هۆکارێکە لەوەی ئینسان کە تووشی زینابی هەر ئۆندەژنا لە شەریعەتی ئیسلام ئەگەر گەنجێک تازە پێگەیشتوبی کە پێی دوتری ئەمڕەت واتە منداڵی هەرزە منداڵەکە لە عمری 12 ساڵیە تەواان لەو عمرە منداڵ زۆر جاری وایە لە کچێکی زۆر جوانترە خاصن ئینسان ئەگەر نەفس و دڵ و دەرونی پیس بی نەزەری وەش حرامە دەبێت ئینسان ئاگادار بی یعنی بە نەزەری حرام تەمەشای بکە ئەوە حرامە لێ زۆر جارێ کاری نێربازی دوو لە ڕووی حازریان کاری کە کارێکی زۆر قێزەونە لەوە سەر هەڵدەدا لۆیە دەبێت ئینسان ئاگادار بی بەڕاستی نەزەر شەرنیە ئیلا ئافرەت حتا نەزەری پیاو لەگە پیاویش مەسەلەن لۆ نمونە پیاو عەوڕەتی خۆی بەدەر بخا بەرامبەر بە پیاوەک ئەوەش دروست نییە ئاوڕەتی پیاو لە چۆچێتە ناوچێتی لەوەی زیادر بەدەر بکەوی پیاو لەگەر پیاو دروست نییە پیاو لەگەڵ یەکتر دەست لە ملانەی بکە ماچی یەکتر بکات بەڕاستی ئەو ماچەی کە ئێستا لە ناومە عورفە ئەوە جیاوازی چیە چەندە ئەوش مەکروهە عولەما دەڵێن ئەو ماچەش مەکروهە ئەوەی کە شەرعیە باوەش لێگرتنەی ئاساییە دۆقە لەگەر یەککردن ئەوە ئەسڵی سنەتی پێغەمبەریە صلی الله عليه وسلم جگە لەوە بەڕاستی باش نییە ئینسان ئیلا کەسێک کە لە سەفەرێکی دوور بێت و ماوەی دوورە سنەتە ئینسان کە باوەش بێکتر دەکەن ئەگەری نابەڕاستی ئەو ماسکردنی ئینسان لەگە یەکتر زۆر باش نییە بە سیرکردی ژن و پیاو بە سیرکردن ژن و پیاو گوناهبار دەبن یعنی پیاوێک سەیری ئافرەتێک دەکەن بەڵام ئەو ئافرەتە خۆی داپۆشیە بەڵام ئەو لە کلوکەلەبەرم باز تەمەشای دەکا تەمەشای هەندێک عیب و عاری دەکا پیاوەکە گوناهبارە بەڵام ئافرەتەکە گوناهبار نییە ئەو ئافرەتەی خۆی ڕازاندتەوە پیاوەکە سەیری دەکا هەردووچیان گوناهبارن بەڵام پشتی هەرە گەورەی گوناحەکە لە ئافرەتەکەی چکە ئەو خۆی ڕازاندتەوە دەبی ئاگادار بین لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ إن الله كتب على ابن آدم حظه من الزنا خوای گەورە لە بۆ ئینسان بەجێرەی ئەو کردارێک کە ئەنجامی دەدا بەشی خۆی پشتی خۆی بەردەکەوی لە داوێن پیسی خوا پەنامەمدا ئەدڕەکە ذلك لا محالە ئینسان هەتووشی دەبیتن خوا پەنامەمدا لە جۆرێک لە جۆرەکانی زینا پێغەمبەری خوا دەفەرمێ فەزیدە العین النظر زینای چاو چییە سیرکردنی ئافرەتی نامەحرەمە وزینە اللسانی النطق ئەدی زینای زوبان قسەکردنە زۆر جار کابرا نوکتەی دەجێڕتەوە زۆر جار لە مەجلیسان زمانی خۆی ناپارێزی هەموو قسەچی دەکاتن باسی عەوڕەتی ئافرەت و باسی داوین پیسی لۆی لە کنیشتەی ئاسایی ئەوە نەوعەکە لە زینا وزینە النەفس تەمەنا وتشتهى ئەدی نەفسی ئینسان زینایەکەی حەز و ئاواتە خوازە کە بگات بەو کردارە خراپە فکری لێ دەکاتەوە مێشتی خۆی پێوە مەشغول دەکات دائیمەن دەیتە بەرچاوی خۆی کە ئەو کردار دەکە ئەوەش نەوعەکە لە زینا خوا پەنامەمدا هەموو ئەوانە والفرج يصدق ذلك ويكذبه ئاخیری ئەو ئینسانە هەنگاو بە هەنگاو دەڕوا ئاخیری یان ئەوەتە بەدامێنەکەی تووشی زینا دەبی و ئەوەی کە ئاواتە خواسی چەندین ساڵەی بووە دێتە جێ یان بە دروی دەخاتەوە و خۆی دەپارێزی لە زیناکە و نایکات ئەو فرموودە ئیمامی بوخاری و موسلیم جێڕاویەتیانەوە جیرۆ دەبوون و دەق پێگرتن و زاڵ نەبوون بەسەرخۆ بۆ واسینان لەم خوا تا دوای ژنهێنان و تەمەنی پیری یعنی مەبەست لێرە چیە کاتێک کە ئینسان نەزەر دەکا لە تەمەنی گەنجایەتی ژنی دەینی هەرواز ناینی لۆ چکە دەقی پێگرتیە والله ئەم پیاوی وا دەناسم کابرا عمری 70 ساڵ بووە 70 ساڵ منداڵەکانی لە دەستی بێزار بوو دەچووە بازار بەس تعلیقی لە کچان دەدا ئافرەتان دەدا و ئەو هەسەیری ئافرەتی دەکرد و حتا وەی لێ هەر منداڵەکانی لە ماڵی دەریان کرد لۆ دەرێ خۆی شیری لۆ پیری تاو دەقی پێوەگرتیا لێ شەرم و حای ئینسانی کە ڕژە تاو ئەو حسابی ئەوی ناکە ئەختیارە لە چەند جار لە بازاری لێیان داو
يعني سبحان الله لو زور مهمة إنسان لتمني جنزاتي خوي بباريستن هوكاري الرقبوني دلا يعني يجيك له هوكاركاني الرقبوني دل نظرة لو ابن مسعود فرمي ما كان من نظرة فللشيطان فيها مطمع والإثم حواز القلب فرمي هيت ساوبرين يكون تسير كدنيتي آفردنيا إلا شيطان باش خوي تدا كاتو سيدكي مريدرم باكا هي يعني سبحان الله لكوليا أو براغنزو بريزانا هنا كاكا دل الشرطة كل صدق الشرطة يعني قصدك ايوها كاسك تساولنا وتساوي خش كدبني يعني سبحان الله هر اوت الناس لنا ودوي يكتر كاكا خود بباريزا قناه تاون بربستي دلكانا دفرمي يعني براستي تن قناح بكي اون دل الرق دبي تن خود بباريزي لقناح والاخوان يزي بيوا اون دل لك النرم دبي هر وكو نظر تيركي شهراوي شيطانا وكو بيغمبري خواد فرمي صلى الله عليه وسلم النظر سيركني آفرتي لا محرم سهم تيرك بلام تزور تيرك مسموم تيركي جهراوية من سهام إبليس لو تيرانك إبليس شيطان ديهاوي لبونا وضلي إنسان سبحان الله أو حديث زورود كسك سيري آفرتك دكا بتاوجي خيانة كارانا يكوس التأصيل لضلي دكا سبحان الله يعني زود زاريو يك سير كدني آفرت بويت سبب الزنا بويت سبب الزواج ونيا كوات لو يدبي إنسان زور آقدار بي سودو قازان زكاني تاو داقتن دبيت هوي بباكو بيقردي وروناتيو بهيزيو خوش گوزرانيو رزقاربوني دلو درون للرقبون خالدوان بهوي وبيش بيني كردن في راسه دروز دبيت يعني كاسي كتايو خوي بباريزي سبحان الله خواي قد الزاكرة وميشكتي زور پاچی دەداتێ کە پڕە لە ئیمان هەندێک شتی بە خەیاڵ دادێ و بە مێشک دادێ خەڵکی ئاسایی دابین کە پێی دەوترێت فیراسە وەکو دەڵێ والله أعلم قولي إمام عمر اتقوا فراسة المؤمن فإنه ينظر بنور الله خۆ بپارێزن لەو پێشبینیانەی ئینسانی ئیماندار بەو شتانەی کە دێتە ناو خەیاڵ و مێشکی ئینسان هەندێک لە مرۆڤەکان چونکە بە نووری خوای گەورە هەندێک شت دەخاتە ناو مێشکی هۆش و عەقڵ زیاد دەکات دەرگای دۆزەخ دادەخات و دەرگای بەهەشتت بەسەدا دەکاتەوە ڕێگای زانست دەخاتە سەرپشت بۆ فێرخوازان یعنی زاکرێکی زۆر چاک بەڵام نەزەر هۆکاری ئەوەیە کە زاکرەی ئینسان لاواز و زەعیف بی هۆکاری چوونە بەهەشتە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة شش هەیە ئێوە دەستەبەری بکەن جێبەجێ بکەن ئەمن دەستەبەری بەهەشتان لۆ دەکەم واتن يعني بەهەشت لە بۆنگۆ مسۆگەر دەبی یەک لەوانە ئوصدوق إذا حدثتم هەر کاتێک قسەتان کرد ڕاست گۆ بن وأوفوا إذا وعدتم هەر کاتێک وعد و بەڵێنتاندا بەڵێنەکانتان بەجێ بگەینن وأدوا إذا اؤتمنتم هەر کاتێک بە ئەمین و دەستپاک دانران سپاردەکان بە ئەمانەت و بە ڕێک و پێچی بگەینەوە واحفظوا فروجكم وداميني خوتان بباريزن وغضوا أبصاركم سبحان الله تاوي خوشتان دابين بين نخواروا سيري آفرتي حرام مكان وكفوا أيديكم دستي خوشتان بباريزن لظلم مستمكاري خراب أو حديث ابن حبان جراويته إمام الألباني بصحيح داناهم یەکێشتر لە هۆکارەکانی لە سوود و قازانجەکانی چاوداگرتن دەبێتە هۆی چێژوەرگرتن لە پەرستش و عیبادەتکردن ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ ما من مسلم ينظر إلى محاسن امرأة ثم يغض بصره نەهاتووە مسلمانێک سەیری جوانی ئافرەتێک بکە لە پاشان لە ترسی خوا چاوی خۆی بێنتە خوارەوە إلا أحدث الله له عبادة يجد حلاوتها في قلبه دەفەرمێ إلا خوای گەورە کاتێک کە عیبادەت دەکا تام و چێژی عیبادەت دەبینیتن لەو کاتێکەوە عیبادەتی خوای گەورە دەکا ئەو حەدیثە ئیمامی ئەحمەد و تەبەرانی جێڕاویەتیانەوە هۆکاری بە دووربوونە لە ئاگری دۆزەخ وەکو پێغەمبەری خوا دەفەرموێ صلی الله عليه وسلم ثلاثة لا ترى أعينهم النار سێ چینە خەڵکەنە چاوەکانی وان ئاگری نابینی عین حرست في سبيل الله چاوێک لە پێناوی خوا حرسیان لە وڵاتی مسلمانان لە سنووری مسلمانان لە مسلمانێک بکە وعین بەکەت من خەشیەتی الله و چاوێک لە ترسی خوا فرمێشی لێ بێتە خوارێ و بگریێ وعین
كفت عن محارم الله وتساوك واز بيني لا اشتاني كحرام سيري نكا أوانا بدور دكوي أو تاوانا لا أجري جهنم سير كردني هرشتك بيت ما يروشاندني أرزو حرامة دروز يكواب سير كردني آفرتان براستو خوي أن راستو خو وكويني كاغزي يعني ويني في زولاوي وكفليم كأنا حموي حرامة وهروها سير كردني هرشتك كوا آفرتي تدابي بهم نوع دروزنيا هر وقت سير كردني جنزو لاواني تازة بيجوشتوي ناس كود زوان أويش براستي حرام ودروز نییە دەبی ئینسان خۆی لێ پارێزی بابەتی دووەم کە باسی بکەین لەو هۆکارانەی کەوا ئینسان خۆی دەپارێز ئەویش هاوسەرگیریە هاوسەرگیری تاکە ڕێگای تەندروستە بۆ داوین پاچی و بەدیهێناتنی ئامانجەکانی ئارەزووی ژن و پیاو هۆکاری ئارامی و ئاسوودەی ژن و پیا و ئۆقرەگرتنە لە ناو خێزانێکی دروست و تەواو کەوا بوو هاوسەرگیری بەو دوو مەبەستە مەبەستی سەرجەیی کە بە یاسای ئیسلام ڕێکخراوە لۆ ئەوەی نەژادەکان تێکەڵ نەبن یەک ژن یەک پیاوی هەیە پیاوەک لەگەڵ خێزانی خۆی بەیەکەوە ژیان دەبەنە سەر بابەتی دووەم مەبەست لە هاوسەرگیری مەبەستی پێکینانی خێزانە ئەو خێزانە بەیەکەوە دادەنیشن دروستبوونی عائیلە ژیانێکی پڕ لە بەختەوەری بژین حکمی هاوسەرگیری هەندێک جار فەرزە لۆ کەسێک ئارەزووەکی زۆری هەیە و ماڵ و سەروەت و سامانێکی باشی دەتوانی ژن بینیتن و خۆشی پێناگیرێ لە داوێن پیسی ئەگە ژنەکەی نینی تووشی داوێن پیسی دەبی لۆی فەرز و واجبە ژنی بینیتن دووەم سونەتە لۆ ئەوەی توانای دارایی و جەستەیی هەیە توانە و دارایی هەیە بەڵام مەترسی ئەوەی نییە کە زینای توش بیتن ئەوە ئەگە نەشینی ئاساییە سونەتە حرامە لۆ ئەوەی پێویستی بە ژن نییە یان توانای سەرجەیی نییە يعني ئەگەبینی زوڵم لەو ژنەی دەکات مافی ژنەکەی پێ ناپارێزێت دەزانی سەد ئەگەر ئەو ئافتەی بینی زوڵمی لێ دەکات وەلۆ ئەو کەسە حرامە ناپەسند مەکروها بۆی پێویستی بە ژن هەیە توانای دارایی نییە ناتوانانی ژنەکەی بخێکەوە نەفەقی بدا مارایی بدا لەو حالتە تووشی کێشە دەبیتن لێ نینی باشتر دەتوانی بە عیبادەت و بە شتانە خۆی خەریکا خۆی بپارێزی ڕێکە پێدرا و مباحە بۆی پێویستی پێ هەیە و توانای دارایی هەیە و دەتوانین مافەکانی بە تەواوی بدا ئەو فەرموودا بەڵێ یەکەمیان بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا لە فەرموودە فەرمێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەی کۆمەڵی گەنجان ئەوەی کە توانای ژنهینانی هەیە من استطاع ئەوەی توانای هەیە استطاعت دوو جۆرە کە دەفەرمێ یەکەمیان فەرمانکردن بە ژنهینانە دووەمینە خۆگرتن بەگرتنی هۆکار و ڕێگاکانی خۆپارێزی و لە چاوبازی و داوامپزی بۆ ئەوەی توانای ژنهێنان نیەبی پێغەمبەر دەفەرمێ ئەوەی توانای باشم بینی ئەوەی توانای نییە فعليه بالصوم با بە ڕۆژی بیتر مەرجەکانی هاوسەرگیری ڕەزامەندی کچ و کوڕ دەبی ئەو کچ و کوڕە لێکتر ڕازی بن لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم إذا جاءكم من ترضون دينه وخلقه فانكحوه ئەگەر کوڕە گەنجەکاتە خوازبینی کچەکەتان لە دووشتی ڕازی بن هەن تەرضەونە شەر نییە ئیلا بابەکە کچەکەش دەبی لێ ڕازی بی لە دینەکەی و لە ئەخلاقەکەی واتە لە طەبیعەت و خوڕەوشتەکەی ئەو جا بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم کچەکەی خۆتانی بدەنێ زەوات هۆکاری تەواوی باوەڕە وەکو پێغەمبەری خوا دەفەرمێ إذا تزوج العبد فقد استكمل نصف دينه هەر گەنجێک هەر کوڕێک ژن بینی هەر کچێک مێردی بکە نیوەی ئیمانی تەواو بووە فليتق الله في النصف الباقي با لە نیوەکەی دواتر دەقوای خوای گەورە بکە خۆ بپارێزی ئەو فەرموودەش ئیمامی تەبەڕانی جێراویەت و ئیمامی ئەلبانی بە صحیحی داناوە خوای گەورە هاوکار و پشتیوانی هەموو گەنج و لاوێکە کە مەبەستێتی ژن بینی ئەگەر کەسێکی فەقیریش بی پشت بە خوای گەورە بەستی پێغەمبەری خوا دەفەرمێ ثلاث حق على الله عونهم سێتینە خەڵکەنە حق لەسەر خوای گەورە دایناوە هاوکاریان بکە المجاهد في سبيل الله والمكاتب الذي يريد الأداء أو عبدي كخوي دكرتوا بەڵێن ناوەی لەگە سەیدەکەی بە مۆر کردیە کە خۆی بکردەوە ئەو کەسە خوا هاوکاریتی والناکح يريد العفاف ئەو کوڕە گەنجەی کە ژن دەینی مەبەستی ئەوەی کە داوینی خۆی بپارێزی ئیمامی تورمذی ئەو حەدیثەی جێڕایتەوە دووەم سەبارەت بە دروستی ئەو پیاوانی بیانی نامەحرەمن سەبارەت مەبەست پێچیە یعنی تشتێک
چێ دروستە ئافرەت سەیری چ پیاوەک بکە کە نامەحرەم نیت دەتانی مەسەرەن لەگەریان تەوان هەمان حکم بۆ ئەوانە هەیە کە بە شیردانی پێشی مەسەرەن ئەوانەی کە لە پێشتر باسمان کرد خوای گەورە باسی چی کرد فەرمووی ئابائیهینە باوک کوڕ کوڕی پیاویان دەکە زڕ کوڕ برازایان کوڕی خوشتیان کە دەکە پلک لە بۆ ئینسان ئەوانە هەموو پێیان دەوترێ مەحرەم برا ئیخوانیهین برازە ئەوانە هەمویان پێی دەوترێ مەحرەم یعنی لەگەر ئافرەت دروستە تێکەر بن دروستە مەسەرە سەیری یەکتر بکەن داوان نەگەی سەیریکردن لەو شوێنانەی کە مەسەر دەموچاو ئەوانە و ماچی بکە مەسەرەن دەبینی خوشک برای خۆی ماچ بکایان مەسەرەن دۆقەی لەگە بکە ئەوانە دروستە دەستنوێژیان لێکتر ناشێ و بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێک شیری خوارد یعنی کچ و کوڕک پێکەوە شیریان خوارد بوو دەبنە خوشک و برا یعنی ئافرەتێک شیری ژنەچی خوارد کوڕی ئەو ژنەی هەموو دەبنە برای ئەو کچەی هەموو دەبنە برای ئەو ژنەی کوڕک شیری خوارد لەگەر ئافرەتەچی ئەو کوڕە دەبتا کوڕی ئەو ژنەی شیری کچی ئەو ژنانە هەمووی دەبنە خوشتی نابی هیچێک بەڵام برایەکانی کەی دەتانی مەسەرەن کچی شتری ئەو ژنە ئەبینی بەڵام ئەو کوڕە کە شیری ئەو ژنەی خواردیا هیچێک لە کچەکانی لە بۆ دروست نیە چکە دەبتە خوشتی شیریان کەواتە ئەو بابەتە هەیە بەڵێ خاڵی سێم بێغیرەتی و ڕازیبوونی ژن و پیا بە ناپاچی یعنی یەکێ ئەمە باسیمان کرد بەربەستەکانی داوین پیسی وەنیا یەکێک لەوانە چیە ئەوەیە کە ئینسان بەڕاستی پارێزگاری ناموس و شەڕەفی ئافرەت لەسەر باوک و براکانیەتی تا ماڵی باوچی تا لە ماڵی باوچی بێت ئەوە دەبی باوک و براکانی ئەو ئافرەتە بپارێت هەر کاتێک شووی کرد لە ئەستۆی مێردەکەیەتی لێ بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کەسێک کە داوین پیسی دەکا هۆکارێکە لەوەی ئەو کەسە غیرەتی نەمینێ ئەو کەسەی غیرەتی نەبی ناستە بەهەشتێ پێغەمبەری خوا دەفەرمێ ثلاثة لا يدخلون الجنة أبدا سێتینە خەڵک بە هەرگیز ناستنە بەهەشتێ الدەیوث دەیوث ئەوەی غیرەتی نییە لەسەر کچی لەسەر خێزانی لەسەر بوچی تەمەشا دەکا بە ڕوت و قوتی دەستە دەرێ کاری بەدڕەوشتی دەکا و بێدەنگ دەبیتن ئەوە بەڕاستی ناستە بەهەشت والرەجەلەة من النساء ئەو ئافرەتانی خۆیان بە پیاو دەچوێنن ومدمن الخمر ئەوەی بەردەوامە لەسەر عنی ئالوودەی ئار خواردن بووە قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم أما مدمن الخمر فقد عرفناه فما الديوث ئەوە دەزاین ئەوەی ئالوودەی ئارق بوو ئەدی دەیوث چیە قال پێغەمبەر فەرمووی الذي لا يبالي من دخل على أهله جێی لێ نییە هەر پیاوەک بێتە ماڵی لەگە خێزانەکەی ڕابوێری ئیشی خراپ بکە بە چاوی ناپاک سەیری بکە ڕازیە و هیچ قسەی ناکە قلنا فما الرجلة من النساء قال التي تشبه بالرجال رجلا من النساء چێە ئەو ئافرەتانێکی خۆیان بە پیاوان دەچوێنن ئەو حەدیثە ئیمامی تەبەرانی جێڕایتەوە ئیمامی ئەلبانی بە صحیح دانا یەکەیشتر لە بربەستەکانی داوین پیسی کە ئینسان خۆی دەپارێزی سەبارەت بە زۆر پێکردنی تاوان و گوناهێکە مەسەلەن لە شریعەتی ئیسلام حرامە کەسێک بە زۆری کاری خراپەکاری بە کەسێک بکە لۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئین هەر کەسێک بە زۆری داوین پیسی پێکرا گوناحی لەسەر نانووسرێ مادەم بە زۆری پێیکرێ ئەگەر ئەو کارەی نەکا ڕەنگە بیکوژن سلاحی لەسەر سوار کرایان پێغەمبەری خوا دەفەرمێ إن الله تبارك وتعالى تجاوز عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا عليه خوای گەورە قەڵەمی گوناح نووسینی لا داوە لەسەر ئومەتەکەی من لۆ ئەو کەسانێکەوە بە هەڵە گوناحەک دەکەن یان لە بیری چووە یان بە زۆری گوناحەکەی پێکراوە لە دەسەڵاتی خۆی نمایە خاڵی پێنجەم بۆ ئەو بربەستانەی کەوا ئینسان تووشی کاری بەدڕەوشتی دەبی لۆیە پێنجەم یان لەو بابەتانەیە سەبارەت بە بەندەکردنی مرۆڤ لە ئیسلام ئەوە یەکێکە لەو بابەتانە بەندە ئەوەیە کەسێک دەبێتە ژێر دەستەی کەسێکی نێر بێت یان مێ بێت دەبێتە ژێر دەستەی کەسێکی تر ئەو کەسێک کە دەبێتە بەندە یان نێرە پێی دەوترێت عەبد یان جاریەیە مێیە پێی دەوترێت جاریە کەنیزەک هۆکارەکانی بە بەندەبوون بە بەندەکردنی مرۆڤ تەوان بە دیلگیراوانی شەڕ دەنگ ئەو یەک لە هۆکارەکان ئێستا کە جیهاد نمایە لۆی بەندەژ نمایە منداڵی ئافرەتێکی بەندە دەبینی ئافرەتێک بەخۆی جاریە منداڵەشی دەبی کوڕەکەشی دەبتەوە جاری عەبد کچەکەی دەبتەوە کەنیزەک جاریە کڕینی لە کاتی هەبوونی بەندە
کەسێک بەکڕی یان پێی بەخشی بە میرات لە بابی لەو یەمینێتەوە کەینێ ئەگەر لەو کاتی بەندە هەبیتن ئێستا نمایە بەڵێ لۆیە بە بەندەکردنی خەڵک حرامەی زۆر گەورەیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ثلاثة أنا خصمهم يوم القيامة سێ چینە خەڵکەنە ئەمن لە ڕۆژی قیامەتی بەخۆم دوژمنایەتیان دەکەم و لە محکەمەی ئیلاهی رب العالمین شکایەتیان لێ دەکەم رجل أعطى بي ثم غدر کەسێک بەڵێن بە من بدا لە پاشان بەڵێنەکەی هەر بۆشێنێتەوە پاشگەز بیتەوە ورجل باع حرا فأكل ثمنه کەسێکی ئازادە کەسەکە دەیکڕی باع دەفرۆشی پارەکەی دەخوا یعنی بە بەندەکردنی خەڵک تاوان ئێستا لە هەندێک لە وڵاتەکان بە تایبەت دەرێن لە هەندێک لە ویلایەتەکانی ئەمریکا بەندە هەیە بە هەماشێ و دەکڕۆی و دەفرۆشرێ یعنی خەڵکێک ڕەشپێست و ئەوکان وەکو بەندەنە یعنی دەکڕۆی و دەفرۆشرێ ئەوها ورجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطي أجرا وكسك بكري دقري إيشكي خوي بطاوي بيدكا لباشن كريكي ناداتي أو سي كسا بيغم بدأ فرمي من الروجي قيامته بخوم دجمن كاريان دكم إمامي بخاري جرايتو ما في بندا نرمونياني وتاكا كدن لقليان وكو بيغمبري خوا بيج وفاتي فرموي الصلاة آموشقاري تان بيدكم بنويجا كانتان وما ملكت أيمانكم وأو عبد بندانك لجي دستان دايا خالي دوم ريقري كدن لستم كدن ليان يات الإسلام ده بهيج نوع نابي كسك ستم لعبد بندبك وكو زارشن ابن بياويك عبدك خوي آزاد دا باوشي مسعود أبو مسعود ابن مسعودنا أبو مسعود ويك تشكيا عبدتي أبو زور أشكن زو آزاري ددا بيغمبري خوا صلى الله عليه وسلم بلايتي بري فرموي أجر واد نك فرموي أو لخواي ناتر سي استخواي جور سزاياك بين تسري كوا بتسيني بأجر جهنم إخواي جور زول لتو بتوانا ترى برامبر بوا بتوانا تو برامبر أو عبدك بكاري ديدي طبعا كجيل بيغمبري خوا أبو آزادي كد بيغمبر فرمي والله أجر آزاد النكر با خواي جور بأجر جهنم ديستان يان فرموي كسي روشت خراب ناتي تبهشت تيركدنو لأستوقت لي بشيويان بيغمبر دفن من كان أخوه تحت يده فليطعمه مما يطعم هر كسي شي لجير دستا بخوي تسد خوا أوي بداتي وبخوي تسل بردكا أوج لبربكا لكاتي نقنزاني بند لقل خاونكي بيغمبر دفن صلى الله عليه وسلم أجر إيوا لعبد بندكي خوتان رازي نبون قليتان ليان هبو بيان فروشنو عزيتان مدن خالي بينتم بناوي خوش باش بانجيام كان بيغمبري خواد فرمي لا تقول عبدي أمتي وليقل غلامي كرة جنزوانكا كرة جنزكا وفتايا كرة جنزكا وفتاتي كتا تعيركا بدوانتري شيء وفيري بكات بيغمبر ده فرمي هر كسك عبدتي للابي انت فيري بكا بباشتري شيء وفيري تربية وروشتي جواني بكا عند آزادي بكا وبميردي بدا أجر كتزبو دو أدري لبوهايا زياد لبيوز ماندونا كردنيان ما في خاوان داريتيو مالو سامان يعني أواني ما في يعني وكاد كسشي آساي ما في هاوسر جيرياني إخواي يقول ثمي أجر كرك جني لوبينا أجر كتب ميردي دا بندل زورك لعبارة كان تاو بوشي لكراوا إسلام لقل بندات يجي دستي دايا طبعا بيقومان آيني بيروز إسلام بو آزاد كردني بندا بو آزاد كردني تيقراي بندكان هاتوا بو هلا سرطادا هولو كوششي كرد كوا بندكان آزاد بكرين لوی لکاتی هەڵگیرسانی جەنگ ئەم دیلانەی دەگیرێن سەرکردا سەرپشکە بۆ چوار ڕێگا کوشتنیان دووەم گۆڕینەوەیان بە دیلی موسڵمان ئازادکردنیان لە بەرامبەر بریتی پارە ئازادکردنیان بەبێ بەرامبەر بەڵێ هەروەکو لە ئیسلامدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەوڵیدا بە هەموو شێوازەکان کە بەندە ئازاد بکرێت یەک لەوانە لە کاتی کەفارەتی قەتل خوای گەورە فەرمووی هەر کەسێکی کوشت بە عەبدێک ئازاد بکات لە کاتی شکاندنی سوێن كفارتكوي عبدك آزاد بكري لكاتي أويك كسك سرزيدك لروجي رمضان عبدك آزاد دكا لكاتي ظهار كردن ظهار كحكمة شرعية أو كسا خواي يورد فرمي والذين يظاهرون من نسائهم أواني ظهار وات بخيزاني خوي عندلين ايوا وكو دايشي من واي أو كسانا
ثم يعودون لما قالوا پشیمان دەبنەوە لەو قسەی کە کردیتیان فتحرير رقبة با عبدەی ئازاد کەن وەکو کەفارەتێک من قبل أن يتماسا بەر لەوەی بگەڕێتەوە لای خێزانی خۆی عەبدەکە ئازاد بکە ئەگەرنا 6 فەقیرنان دەدا ئەگەرنا 6 ڕۆژ دەبی بە ڕۆژی بیتن ئەوە بەو شێوەیە کورت و پوختی دوانەی پێشی بوو لە دەست و پەندەکانی پێشی ئەوەی کەوا پێویست بوو باسمان کرد ومێدەوارین خوای گەورە بۆمان بجێڕی بە زاد و زەخیری ڕۆژی قیامەت بە ئیخلاص و لێمان قبولکە خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان خێر بکە خوای گەورە دڵمان پڕ نور بکە خوای گەورە قەبرمان پڕ نور بکە خوای گەورە ئەو نورەمان پێ ببەخشی لە ڕۆژی قیامەت کە پێی لەسەر پردی سیڕات دەپەڕینەوە لە بۆ بەهەشت وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله